لە کوردستان بارودۆخی شنان گەشەی بەرچاوی بەخۆوە بینیوە، بەڵام تا گەیشتن بە ئامانجی یەکسانی تەواوی ژن و پیاو ڕێگەی زۆر ماماوە بیبڕین. ئەمە بەشێکە لە وتەکەی خاتونیان عەبدوڵڵا ئەحمەد سەرۆکی هیوا فاوندیشن. لەگەڵ خاتو شێرڵ هاوڕام کە پێی باشە ژنان تا ئەتوانن هەوڵی پۆستەکانی سەرکردایەتی بدەن و لەوێوە کار بکەن بۆ بەدیهێنانی یەکسانی نێوان ژن و پیاو. شێرڵ ژنێکی بەناوبانگ و بەهێزە و لە زۆر بوارە سەرکەوتووە، بەڵام بە بڕوای من ئامادەکردنی ئەم کتێبە گەورەترین بەشداری شێرڵە تا ئێستا. شێرڵ ساندبەرگ نووسەری کتێبی لێنێن پێش وەخت وتەیەکی ئامادە کردووە بۆ ئەم بۆنەیە و بۆ ژنانی کورد. با پێکەوە تەماشای بکەین. ئێوە فێری فڕین نەبوون، بڕۆن هێشتا تازە چنکەی باڵێکتان دەرکردووە. پێتان بڵێم ئیشکردن لە سیاست من بەش بە حاڵی خۆم ڕێگر نابێت لەوەی کە تۆ دایکێکی باشیش بی، ڕێگر ناگرێت لەوەی کەوا تۆ ژنێکی باشیش بی، خوشکێک و برایەکی باش بی بۆ خوشک و براکانیشت. ڕاستە کەمتر بوارت هەیە لەگەڵ مناڵەکانت بی، من کاری ناکەم و زۆر جار ئەمەشمان پێ ئەڵێنەوە چۆن دڵت دێ ئەوەنە مناڵەکانت بەجێبێڵی، چۆن دڵت دێ ئەوەنە مێردەکەت بەجێبێڵی، چۆن دڵت دێ. مەسەلەکە دڵ نییە، مەسەلەکە ئەوەیە ئێمە بێ ئیسپاتی وجودی خۆمان بکەین. من پێم وایە ئەبێ ئەم تەحەدایانە قبولکەین، ئاسان نییە، وایە قسەیە لەسەرمانەکەوێ هیلاکیە. جا بۆ ئاگداریتان ژنان دوو ئەوەی پیا و ئیشەکەن کاچنە مەرکەزی قیادەوە، چکە ئەوەیەوێ دوو جا ئیسپاتی وجودی خۆی بکە. ژمارەیەکی بەرچاو دەتوانم بڵێم ئافرەتمان هەن لە پەرلەمان هەمانن، لە حکوومەت هەمانن، وەکو فەرمانبەر هەمانن، لە ناوەندە حزبەکانیش وەکو ڕێکخراوی وەکو تەنزیمی هەمانن. بەڵام کە دێتە سەر بڕیاردان و بەشداری پێکردن بۆ گۆڕینی زۆر پرۆسە، بۆ چارەسەرکردنی زۆر مەسەلە، بۆ چارەسەرکردنی زۆر قەیران، ژنان غایبن. دەستان خۆش بێ، پانەڵەکەتان زۆر باش بوو. ئەوەی شێرڵ باسێکە بە حەقەت دوو لەمپەڕە، لەمپەڕێکی کۆمەڵایەتی و لەمپەڕێکی خۆیەکان، سپاتە خۆیەکانی. اینجا من ئەمەوێت لە ئاڵاخان پرسم، ژن بۆ ئەوەی کە دەوری خۆی ببینێ، شێرڵ تەکی دەکاتە سەر ئەوەی ئەڵێ تۆ لەمپەڕ کۆمەڵایەتەکانەوە مەسەرن قەوانی و تەشریع و یەکسانی و ئیجراعاتی محافظەی ژن و ئەمانە هەموو شتێکە بەعزێزار لە مجتەمەعا ڕۆشتووە. بەڵام لەگەڵ ئەوەشە ژن هێشتا زۆر دوورە لەوەی کە یەکسان بێ، بە تایبەتی لە ئەوروپا و لە ئەمریکا کە ئەبینین ئەو قەوانینە زۆری جێبەجێ بووە. ئێوە ڕەتان چێ بەو لەمپەرانەی کە ژن خۆی ئەبێ بۆ بەدەستهێنانی دەسەڵات بینیکە ئەو ئیجراعاتانی کە زۆربەی لە لینئینە هاتووە، ڕەتان چییە بەوە؟ ئایا ئەوە وەکو ئەو بەڵێڵە من تەرکیزەکەمە سەر ئەوە، ئێوەش بەلاتان وایە ئەوە تەرکیزکەنە سەر ئەوە؟ سپاس. پێ ساڵەمە و پێش بڕیارەمە کۆمپانیای خۆم دانێم و دەستکەم بە ئیشکردن بەسەر بەخۆیی لە بواری ئینتیریۆر دیزاین. لەو ماوەیە کۆمەڵێ چالنجم ڕوبەڕوو بوویەوە و تا ئێستاش بەردەوامە.
اینجا زیاتر پرسیار کە لێ مەکرا ئەوە بوو ئایا وەکو کچێک ئیشکردن چۆنە لەم کۆمەڵگایە. ئافرەتان هەنگاوی باشیان ناوە لە کوردستانە. هەروەک شەرەڵ باسی کرد لە سەدا 48 دەرچوانی خوێندنی باڵا لە کوردستان ئافرەتانن. واتە کێشەی خوێندن بەو شێ نەماوە کە ئافرەتان ئیستا نەتوانن بچنە خوێندنگاکان. بەڵام بەهۆی نەبوونی ژنان لە بواری یاخود کەمی بوونی ژنان لە بواری سەرگردایەتی و بەڕێوەبردن هێشتا ڕۆڵی کاریگەری خۆیانیان نەبینیوە. ئەم دیاردەیە بەس دیاردەیەک نییە لە کوردستانە هەبێت. ئەمە دیاردەیەکە لە هەموو جیهانە هەیە. ژن لە کۆمەلگای ئێمە بە شێوەیە کە گەرباسی بکەین چەند شێوازێکە بینین لەو ژنانی کە کارەکەن. هەندێک ژن هەیە فعلەن زۆر بەتوانایە لێ هاتووە خۆی ئەچێتە پێشەوانێ وەکو ئاڵاخان باسی کرد دەرفەتی هەیە لە بەردەما ئەزانێت چۆن بچێتە بەردەم ئەو دەرفەتە و ئیشی بۆ بکە. هەندێک ژنمان هەیە بەداخەوە زۆر لێ هاتوون توانایەکی زۆریان هەیە بەڵام نازانن خۆیان ئەو توانایان هەیە و هیچ دەرفەتێکیشیان لە بەردەمانیە کەسیشیان نییە پاڵپشتیان بێ بۆی بچنە پێشەوانێ ئەو توانایی خۆیان. ئەمڕۆ ڕێوڕسمی مەراسیمی وەرگێڕانی کتێبی لێنئینی ئەمریکی بۆ کوردی بەڕێچوو لە ئوتێلی هایکرست و من خۆمی یەک بووم لەو کەسانەی بەشداریم کرد لە یەکێک لە پەناڵەکانە کە باسی زیاتر کتێبەکەمان کرد و ڕوومان کردەوە. بەڕاستی ئەمە شتێکی زۆر باشە و پێشم خۆشە کە من بەشدارم تایەوە هیوادارم لە داهاتووشە هەمان بۆنە و هەمان مەراسیمی وا بەڕێوە بچێ بۆ یارمەتیدان و بەرەو پێشبردننی ئافرەت لە شوێنی کار و لە هەموو بوارەکانی ژیانە بە تایبەتی لە بواری سەرکردایەتی چونکە بەڕاستی ئێمە ئەگەرمانەوە ئافرەت پێش بکەوێ ئەوە پێسمان بە ئافرەتی زیاترە کە ڕۆڵی سەرکردایەتی وەرگرن بۆ ئەوەی پاڵپشتی ئافرەتان بکەن. من حەزەکەم لێرەوە زۆر سپاسی ڕێکخراوی هوا فاوندیشن بکەم سپاسی بەڕێز ئینیان عەبدوڵڵا بکەم کە ئەم هەلەی بۆ ڕەخسانوم و بەشدار بم لە ڕۆژێکی وا خۆشە کە ئەمە جێی شانازیە بۆ خۆم و لەو بڕواایە شام جێی شانازیە بێ بۆ زۆر ئافرەت. زاوایەکمان هەیە خۆ لێ خۆش بێ خوا ئەفریقا ڕۆژێکیان هات تێوە تۆ 24 ساعتی خوا دەی بەعباهی بەسەرتەوە سایەق بانگە کردو لەگەڵ سایەقە چیت و ئەملا و ئەولا و ئەی بۆ برژاننی و ئەمە و ئەوە و بۆچی نایی فرنێ بکڕی وەڵا فرنەکەیان دوای 2 ڕۆژ بۆ نادمەوە ئێستاش ئەو فرنە ماوە ئەو فرنەم باشتر لە فرنەکەی تر 6 سینم کرد و حاجی محەممەد هات و فێری کردم بە یەکجار ئەمەگە زیرەک بووم بە یەکجار فێرە بوو ئەڵا فێری کردمتر بە دەستم پێ کرد وەڵا کردم جاری وا بوو فەردەونیوی هەویری مەشێلات تەشتی گەورەمان